هەموو ئەمڕۆ لیژنەکانمان ڕاست پات بۆ ئەوی لەمڕۆوە دەست بە جێبەجێکردنی ئەو ڕێشۆنانە بکرێت لە شوێنە گشتیەکانە وەکوی کە ئیشارەتی پێدراوە هەموو تەجەموعێک و قەرەباڵغیەک لە کاتی ئێستاە بە گونجاو نازاندرێت و هەموو ئەو بۆنە و چالاکیانی کە هەبووە بە گونجاو نازاندرێت و ئەبێتە مایی مەترسی بۆ بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشیە ئێمە لە کاتی ئێستاە ڕێگری لێ ئەەکەین و لە شوێنە گشتیەکانە لە چێشخانەکانە لە کافیەکانە لە ڕێستۆرانتەکانە بە هەمان شێوە ڕێوشێنی پێویست ئەگیرێتە بەر وەکو ئیجراایکی کاتی بۆ مەسەلەی خۆپاراستن ئەویش مەسەلەی قەدەغەکردنی نێرگەلێ لە کاتی ئێستا لە کافتریاکانە بەڵام کافتریاکان ئەکرێنەوە و بە شێوەیەکی و ڕێوشێنێکی تەندروستی باشتر پێشوازی لە میوانەکانیانەکەن و تەنانەت ئەو پەرداخ و کوو پوشتانی کە بەکاری ژێندێ و کشتی سەفەری لە چێشخانە و چاخانە و ڕێستۆرانتەکانی تریشا بە هەمان شێوە ئەو جۆرە ڕێوشەنانە ئەگیرێتە بەر و مەلەوانگەکان بە شێوەیەکی کاتیدا ئەخرێت و سەرتەرەکانی جێم و وەرزش و ئەوانە بە شێوەیەکی کاتیدا ئەخرێت و لە ناو مزگەوتەکانە لە کڵێساکانە لە شوێنە ئاینیەکانە ڕێوشێنی تەندروستی پێویست ئەگیرێتە بەر کە مەبەستەی خۆپارێزی و خۆپاراستنی هەموو لایەکمانە پارێزگادا نەجەف و کەرکووک ئەوانەی کە دێن گروپی گەشتیاری بە هەموو شێوەیەک هاتنی گروپات و کۆمپانیا گەشتیاریەکان ڕێگەی لێی گیراوە ڕێگە نادرێ بە شێوازێکی کاتی و ئەو کەسانیشی کە دێن وەکو خۆتان لە عەلام بیستوتانە لە بانی مەقان پشکنین دەکرێت بۆ ئەو کەسانی کە دێن بە شێوازێکی گشتی ئەمە تەنها بۆ خۆپاراستنە. ئەوەی کە دەستی بە ڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی خۆتی تەندروستی شارەزا کات لەسەر بەڕێزینە ئەم شتانە ناشارێتەوە بەریەکەوتنەوە ئەم نەخۆشیە زیاتر بڵاو بەهۆی هەواوە بڵاو نەبووە.